ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له وما يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بنراني برزي كنالي أموشقاري السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بخواك توفيقي دان جاري كتر بين وخزمت برستان لا برنامج يواري أموشقاري دا بو پیشکش کردنی بابتك بنا نشاني راضيبون بحكم پیغمبري خواه عليه الصلاة والسلام. پیغمبري خواه عليه الصلاة والسلام خواه پروردگار وحي بون اردوه و ئیسلامی پیان اردووە بۆ ئەوەی بێتە بەرنامەی ژیانی ئینسانەکان و ئینس و جن بەپێی ئەو شەریعەتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێ هاتووە کاروبارەکانن لە بواری دین و دنیادا بەڕێوە ببن. بۆیە پێویستە لەسەر هەر کەسێک کە شایەتی دەدات بەوەی کەوا محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە بگەڕێتەوە سەر شەریعەتەکەی ئەو و لە هەر بوارێک لە بوارەکانی ژیاندا حکمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پیادە و پەیڕەو بکات و لە دڵیشەوە پێی ڕازی بێ و سنگفراوان و خۆشحاڵ بێ بە هەر بڕیارێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیدات، ئەگەرچی ئەو بڕیارانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیدات پێچەوانە بێ بەوەی کەوا لە ناو ناخی ئینساندا هەیە یا لە عەقڵی ئینساندا هەیە یا لەگەڵ هاو ئارەزووکانی تۆە پێک نایەتەوە یا لەگەڵ بەرژەوەندەکانی تۆە پێک نایەتەوە، دەبێ بە حکمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕازی بی. ئەوەی کە لە ناخی خۆتدا هەیە عەقڵی تۆیە، خوێندنەوەی تۆیە، هاو ئارەزووی تۆیە، بەرژەوەندی تۆیە، دابوونەریتی کۆمەڵگاکەتە، هەموو ئەوانە بخەیتە لاوە لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە هاو ئارەزووی خۆی قسە ناکات بەڵکو وەحیە و بۆی دێت، هەروەکو چۆن خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە هاو ئارەزوو قسە ناکات بەڵکو ئەوەی کەوا دەیفەرموێت و دەری دەبڕێت وەحیە و بۆی دێت. و لەم ئاەتەوە بەمەن دەرەکەوێت کەوا ئەوەی پێچەوانەی وەحی بێت لە هەوا و ئارەزووی ئینسانەکانەوە سەرچاوی گرتووە. دەبێ ئینسان پابەند بێ بە شەریعەتەوە و دەستبەرداری هاوە ئارزوەکان بێ و عەقڵ و ڕاوبۆچوون و بەرژەوەندی و دابوونەریتەکانی و بڕیار و دەستور و یاساکانی دەستکردەی ئینسان بێ، هی هەر سەردەمێک بێ و هی هەر جێگەیەک بێ و هی هەر نەتەوەیەک بێ، بەڵکو دەبێت تەنها بە حکمی خوا بە حکمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕازی بێت. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە چەندین ئاەتدا فەرمان بە پێغەمبەرەکەی دەکات عليه الصلاة والسلام و هەروەها بە موسڵمانان کەوا بە حکمی خوا بە حکمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕازی بن و هەر کەسێک بە حکمی خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام ڕازی نەبێ و جێبەجێ نەکا و نەگەڕێتەوە لای، بەڕاستی ئەو کەسانە ئیمانیان نییە و ئەو کەسانە کەسانێکی منافق و دووڕوون ئەگەر لە ڕواڵەتدا بڵێن ئێمە موسڵمانین بەڵام بە حکمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حکمی شەریع ڕازی نەبن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی المائیدەدا دەفەرمێت وأن يحكم بينهم بما أنزل الله. ئەی پێغەمبەری خوا لە نێویاندا حکم بکە بەوەی کەوا خوای گەورە دای بەزاندووە، کە بریتە لە قورئان و لە فەرمودە صاححەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، ئەوەی کە ئاەتی قورئانە و ئەوەش کە فەرمودەی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام کە بەیان و ڕوونکردنەوەیە بۆ قورئان، هەموو ئەوە خوای پەروەردگار دای بەزاندووە. هەروەکو چۆن هەندێک لە سەلەف دەڵێن کانە جیبریل ينزل بالسنة كما ينزل بالقرآن، جبریل فەرمودەکانی دەهێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دای دەبەزاند، هەروەکو چۆن ئاەتی قورئانی بۆ دادەبەزاند. کەواتە دەبێ حکم بکرێ بەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی هاتووە وما آتاكم الرسول فخذوه، ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیهێنێ بۆتان لێ وەربگرن، وما نهاكم عنه فانتهوا، ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگری دەکات لێتان ئێوە وازی لێ بێن و دەستبەرداری ببن. ونحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم، شوێنی هاو ئارزوەکانیان مەکەوە، کەواتە لادان
لە پیادە و پێڕەوکردنی ئەوەی کە خوا دەیبەزاندووە کە بریتە لە ئاەتەکانی قورئان و لە فەرمودە ساحەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە ڕێک شوێنکەوتنی هاوە ئارزوەکانە ولا تتبع أهواءهم هر کەس شوێنی قورئان و فەرمودە بکەوێ بە حکمی خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام ڕازی بێ ئەوە لە هاوە ئارەزوو لای داوە و هەر کەسێک بە حکم و بەرنامە و شریعەتی خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام ڕازی نەبێ پیادە و پێڕەوی نەکا ئەوە با دڵنیا بێ کە شوێن هاوە ئارەزوەکان کەوتووە و هاوە ئارەزوەکانیش لە شەیطانەوە سەرچاوە دەگرێ و لە نەفسی بەدکارەوە و لە خەڵکی خراپە و شت دەخەنە ناوناخی ئینسانەکانەوە کە پێچەوانی شریعەتی ئیسلام بێت و خوای پەروەردگار یەکسەر دوای ئەوە دەفەرمێت ئەفە حکم الجاهلیەتی یەبغون ئایا ئەو خەڵکانی کەوا بە شەرعی خوا ڕازی نین بە حکمی پێغەمبەری خوا ڕازی نین عليه الصلاة والسلام ئایا ئەوانە حکمی جاهلیەتیان دەوێ جاهلیەتی کۆن و ئێستایی هەر سەردەمێک بێ هەر شوێنێک بێ لە هەر گروپ و تاقم و نەتەوە یەکەوە بێ پێچاوانە بێ بە حکمی خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام ئەوە حکمی جاهلیەتە خوای گەورە فەرمێت ئایا ئەوانەی کە بە حکمی خوا ڕازی نابن بە حکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی نابن و شوێن هاوە ئارەزوەکان دەکەون ئایا ئەوانە حکمی جاهلیەتیان دەوێ بڕیاری جاهلیەتیان دەوێ ومن أحسن من الله حکما کێ هەیە حکم و بڕیاری لە حکم و بڕیاری خوا باشتر بێ کە خوایەکی زانا و دانایە خوایەکی ڕەحمان و ڕەحیمە لقوم يوقنون بۆ خەڵکانێکەوە دڵنیا بن و دڵنیان بوێت لە شریعەتەکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کەواتە بۆ من دەرەکەوێت دەبێ مسلمانان بە حکمی خوا ڕازی بن کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام حکمی خوای هێناوە و پیادە و پێڕەوی دەکات لە نێو مسلماناندا و بە مسلمانانی ڕاگەیاندووە و خوای پەروەردگار لە سوورەتی النوردا فەرمێت وإذا دعوا إلى الله ورسوله ليحكم بينهم ئەگەر بانگ بکرێن بۆ لای خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام بۆی دادگەری نێوانیان بکە بۆی حکمی نێوانیان بکە إذا فريق منهم معرضون دەبینی خەڵکانێک هەیە لەو کەسانی کە لە ڕواڵەتدا وا دەرەبڕن مسلمانن ئەوانە پشت هەڵەکەن ڕازی نابن بە حکمی خوا و پێغەمبەرەکەی عليه الصلاة والسلام وإن يكن لهم الحق يأتوا إليه مذعنين بەڵام ئەگەر حەق لە بەرژەوەندی ئەوان دابێ ئەو بڕیاری خوا و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە بەرژەوەندی ئەوان دابێ ئەوا دێن بەدەم حکمی خواوە بە ملکەچیەوە یعنی ئەگەر ئەو حکم و بڕیاری شەرع لە بەرژەوەندی و مەسلحەتی ئەوان دابێ ئەوە پێ ڕازی دەبن بەڵام ئەگەر لە بەرژەوەندی و مەسلحەتی ئەواندا نەبێ ئەوە پشت هەڵەکەن و پێ ڕازی نابن و ئەمەشێکێکە لە نیشانەی دووڕوەکان و منافقەکان کە لەگەڵ بەرژەوەندیدا دەڕۆن نەک لەگەڵ شەرعدا بۆیە ئینسانی مسلمان دەبێ ملکەچ بێ بۆ شەرع ئەگەر بڕیاری شەرع پێچەوانش بێ بە ڕاوبۆچوونەکانی بە بیرکردنەوەکانی بە مەسلحەت و بەرژەوەندیەکانی بە دابوونەریتێکەوە لەسەری ڕاهاتووە یان بەو بڕیارانەی کەوا ئینسانەکان دایان ڕۆشتۆ و کردویانە بە دەستوری یاسا لە نێو کۆمەڵگادا سەپێنرا و جێبەجێ دەکرێت دەبێت ئینسانی مسلمان بە شەرعی خوای پەروەردگار ڕازی بێت وەکو چۆن خوای پەروەردگار لە ئاەتێکی تردا دەفەرمێت وأنيبوا إلى ربكم وأسلموا له بگەڕێنەوە وەلای پەروەردگار و ملکەچ بن بۆ خوای پەروەردگار ولا ئاەتێکی تردا خوای پەروەردگار لە سوورەتی الشورادا فەرمێت وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله لە هەر شتێکدا ئێوە جیاوازی و ناکۆکی کەوتە نێوانتانەوە ئەوە حکمی دەگەڕێنرێتەوە بۆ لای خوا لە بواری عەقیدە و بیر و باوەڕدا بێت لە بواری عیبادات و پەرستشەکاندا بێت لە بواری کڕین و فرۆشتن و مامەڵەکاندا بێت لە بواری حەق و مافەکاندا بێت لە ماڵ و سەرەت و سامان بێ لە کێشە کۆمەڵایەتەکان بێ لە هەر بوارێک لە بوارانەی کە لە ژیانی ڕۆژانەدا دێتە ڕێی ئینسانەکان دەبێ بگەڕێنرێتەوە بۆ لای خوای پەروەردگار دیارە ئەمەتیش عامە وما اختلفتم فيه من شيء لە هەر شتێکدا لە هەر بوارێکدا بێ کەم بێت تا زۆر بێ ئەوە دەبێ بگەڕێنرێتەوە بۆ لای خوای پەروەردگار و نەبێ بەس تەنها لە کێشەی نێوان ژن و مێردا یان لە کڕین و فرۆشتن و بابەتانەیە بگەڕێتەوە بۆ لای شەرع و لە بوارەکانی تردا نەخێر بەڵکو دەبێت لە هەموو بوارەکاندا ئینسانی مسلمان بگەڕێتەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا هەڕەشە دەکات لەو کەسانی کەوا ڕازی نابن بە فەرمانی خوا و ناگەڕێنەوە بۆ لای شەرعی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و دەفەرمێت فليحذر الذين يخالفون عن أمره باو کەسانە وریە و ئاگادار بن کە سەرپێچی
فەرمان و بڕیار و حکمی پێغەمبەری خوا دەکەن عليه الصلاة والسلام أن تصيبهم فتنة کە تووشی فتنە ببن ئەو یصيبهم عذاب أليم یا تووشی سزایەکی بە ئێش و ئازار ببن. بۆیە ئینسانی مسلمان هەمیشە دەگەڕێتەوە بۆ لای شریعەتەکەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و پێ ڕاستیە بێ و دڵشی فراوان دەبێ پێی و بە ملکەچیەوە وەری دەگرێت. و خوای پەروەردگار لە باسی منافقەکاندا لە سوورەتی النساءدا دەفەرمێت ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك. باشە تۆ سەیرێکی ئەو کەسانە ناکەی وا دەرئەبڕن يزعمون يعني لە ناخیاندا جێگیر نەبوو لە دڵەوە باوەڕیان پێ نییە بەڵام لە ڕۆڵەتدا وا دەرەبڕن أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك وا دەرەبڕن کە باوەڕیان بۆ قورئانە هێناوە کە بۆ تۆ دابەزیوە و بە ئەو شریعەتانش کە بۆ پێغەمبەرانی پێش تۆ دابەزیوە يريدون يتحاكموا إلى الطاغوت ئەمانە دەیانەوێت